ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە ئەو لیژنانە دەکەین کە لەلایەن وەزارەتی ناوخۆ و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێکهێنراوە بۆ بەداداچوونی پێشێلکارەکان ئەوانەی کە لەسەر ڕۆژنامەنووسان ئەنجام درراون هەروەها بێسەروشێنبوونی ڕۆژنامەنووس مەولود ئافەند دیارە بەڕێزان دوێنێ سکرتێری ژنەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەوەی ڕاگەیاند کە سێ لیژنە لە نێوان وەزارەتی ناوخۆی هەرێم و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێک دەهێنرێت. ئەنوەر حسێن ئەوەشی وتووە کە ئەو لیژنانە ئەرکیان بەدواداچوونە بۆ بێسەروشێنبوونی ڕۆژنامەنووس مەولود ئافەند و هەروەها بەدواداچوون بۆ راپۆرتەکانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و پێکهێنان لیژنێکیشیان کە هەمیشەییە لە نێوان سەندیکا و وەزارەتی ناوخۆدا بۆ بەردەوام ئاگاداربوون لەو پێشێلکارانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێن. دیارە ئەمە داواکاریەکی ڕۆژنامەنووسانە چەندین ساڵە هەرێمی کوردستان داوای ئەوە دەکەن کە لیژنەیەک هەبێ بۆ بەدواداچوونی پێشێلکارەکان کە بینیمان لە ئامارەکاندا باس لە پێشێلکارەکانی سەر ڕۆژنامەنووسان کرا لە بەتایبەتی لە ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە پاش ئەو ڕووداوانە تا ئێستاش کە دەبینین هەفتەی پێشوو لە شاری هەولێر هێرش کرا سەر چەند ڕۆژنامەنووسێک لە بەشی سوتاوی نەخۆشخانەی فێرکاری شاری هەولێر یاخود ڕۆژئاوای شاری هەولێر. بەڕێزان هەر سەبارەت بە پێکهێنانی ئەو لیژنانە سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان ئەنجامی لێکۆڵینەوەی ئەو لیژنەی وەزارەتی ناوخۆی ڕەت کردەوە کە لەسەر پێشێلکارەکانی سەر ڕۆژنامەنووسان لەلایەن هێزێکی زێرەڤانیەوە لە سەرەتای ئەم مانگەدا لە هەولێر ئەنجام درابوو و بەپێی لێدوانی بەرپرسانی سنتەری میترۆ گوایە ئەنجامی راپۆرتی لیژنەکەی وەزارەتی ناوخۆ ئەوە ڕەت دەکاتەوە کە لەلایەن هێزەکانی زێرەڤانیەوە هێرش کرا بێتە سەر ڕۆژنامەنووسان و باسییان ئەوە کردووە کە سەندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بە شێوەیەک مامەڵەی لەگەڵ لێکۆڵینەوەکە کردووە کە وەکو بەشی ڕاگەیاندنی وەزارەتی ناوخۆ ئەمە ڕەخنەی سنتەری میترۆیە بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان. بەڕێزان پێش ئەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای ئازاد حەمەئەمین نەقیبی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم لیژنانە و کاری لیژنەکان هەروەها ڕەخنەکان بەرامبەر بە لێکۆڵینەوەی لیژنەکان. سڵاو لێ بێ کاک ئازاد. سڵاو لە تۆش. زۆر سپاس کاک ئازاد. بە یەکەم پرسیارمان ئەوە بێ ئەم لیژنەیە پێکهێنانی یاخود ئەم سێ لیژنەیە تەنها بۆ بەدواداچوونی ڕووداوەکەی هەولێرە کە هەفتەی پێشوو ڕوویدا هەروەها بێسەروشێنبوونی مەولود ئافەندە یان سەرجەم پێشێلکارەکانی سەر ڕۆژنامەنووسان؟ من دەبێت بڵێم کە سەدانی ئێمە وەزارەتی ناوخۆ پەیوەندی بە بۆ مەسلەیەکی داودی بەداخەوە لە کاتی ڕۆماڵکردنی ئێمە ئەم نەتیجەی راپۆرتی وەزارەتی ناوخۆ کە بۆ ئێمەش نوسخەیەکی بە کۆپی دێنێتەوە ئێمەش بڵامان کردو بۆ چۆکفەکەی لە ڕۆژنامەنووسان بگرین بەڵام ئێمە تەڕەس نەبووین لە راپۆرتەکەەوە بەس قسەشمان لەسەر راپۆرتان نەکردووە لە ئەسڵەن نەبوو. کاک ئازاد گوێت لە دەنگمانە ئێمە بە باشی گوێمانە دەنگی جەنابەت نییە. کاک ئازاد بە باشی گوێمان لە دەنگێ پێم وا بێ پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە. بەڵێ کاک ئازاد فەرموو. ئێمە کە سەردانی وەزارەتی ناوخۆمان کرد بۆ چوارەوە خەمان کردووە وەکو مێدیاکاندا بڵاومان پەیوەندی بە راپۆرتەکەی کە وەزارەتی ناوخۆ بڵاو کردووە لە ڕووداوەکی تەندروستی هەولێر ئێمە بەڕاستی قسەمان لەسەرەوە نەکردووەوە. ئەو راپۆرتە دەرەنجامی کۆبینەوەی ناوەزارەت خۆیەتی پێش ئێمە هاتووە ئێمەش لەبەر شەفافەتی مەسلەکە بڵاومان کردەوە بۆی ڕۆژنامەنووسان ئەگەر پانیەکیان هەبێ ڕایەکی سەرنجێکی کوتبێتمان دەبێت بۆی بڵاوکەنەوە لە کێسەکەداوت پێنەوە ئەمڕۆژ لەگەڵ ڕۆژنامەکە تەمان کرد بە بڕیار ڕۆژانی داهاتوو سەندیکای کوردستان کە لە نەفەقەی خۆی بۆ ئەم کێسە ئامادە بەردەوام دەبێت. بەڵێ کاک ئازاد ببوورە بە باشیمان لە دەنگنیە هەڵ دەدەین لە کاتێکی تردا کاک ئازاد حەمەئەمین کە نەخیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە وەری بگرینەوە ببوورن دیارە بە باشی گوێمان لە دەنگی جەنابی نەبوو. بەڵێ بەڕێزان قسەکردن لەسەر ئەم تەوەرە ئەوەیە کە وەک ئاماژەمان پێدا لە سەرەتای بەرنامەکەەوە یەکێک لە داواکاریەکانی ڕۆژنامەنووسان ئەو بوو کە پێداچوونەوە بکرێت بە داداچوون بکرێت بۆ پێشێلکارەکانی سەر ڕۆژنامەنووسان و لە ئێستادا ئەم لیژنانی کە پێکهێنراون لەگەڵ لایەنی پەیوەندیدارە کە وەزارەتی ناوخۆیە ئێوە دەتوانن
قسەی لەسەرکەن و کاری لیژنەکان هەڵسەنگێنن کە ئایا لە داهاتوودا دەکرێت بڵێن ئەمە هیوایەک دەبەخشێت بە ڕۆژنامەنووسان کە پێشێرکارەکان بە دواداچوونیان بۆ بکرێت. وڵی یەکەم پەیوەندیمان کاک ڕێباز لە سلێمانی و فەرموو کاک ڕێباز. زۆر سپاس کاک ڕێباز فەرموو. سپاس بە نایوانیشەوە. بەڵێ فەرموو. بۆ بە کەناڵێک سکاڵا و ناو خەلکی ڕایەکی خۆمان هەیە لە ئەبەی کەناڵەکەی بەڕەسەڵە دەریبڕێن بەڕاستی خۆ دەسەڵاتداران وایان هاتووە بوونە بە هینی سەرمەریخ ئەبێ بە عەرزەش ناگەینە لایەن باکات مەگەر لەڕێی کەناڵەکەیەوە ئایش ئەگەر کوێ لە کەناڵەکەیەوە بگرن سەری کەناڵەکەیەوە بکەن بەڕێزان. وەڵام من ئەوە نەیڵێم ئەی ڕاستی بە هەر کەسێ بە تەمای ئەوە بێ لێکۆڵینەوە بە دەداچوون بۆ کەسێکی کە دیار لەمێنەیە کەسێک کە مشکلێکی هەبێت ئەمان بۆکەن باوەڕ ناکەم بۆکەن لەبەرێک ئەبێ کەسێکی دیاریکراوە بیت و لە دەسەڵاتەکەی هەوانە کار بکەیت و ئیشیان بۆ بکەیت. ئەگەر کەسێک لە هەولێرەوە بێ بۆ سلێمانی و سەرنووسەری و گۆڤاری کورد ئیسرائیل بەڕاستی دیارنەمانی هۆی چییە؟ ئەگەر ئیسلاحات و قەرارگای ڕەمەزان لێرە نەیبربێت و ئەگەر هاوکاری نەکرابێت لە ڕێی دەستگاکاری حیزبەوە باشە ئەگەر کەسێک دیار نەمێنێت لە هیچ حیزبەکەی خوانە ئایا بۆ شوێت بە دەداچوونی بۆکەن؟ زۆر سپاس بۆ کاک ڕێباز. لە دەسەڵاتی ئەو ناسە پرسم ئایا خەڵکی خۆپیشاندەر کاک شاجان عەفو بکەیت زۆر بە کورتی کاک ڕێباز. کاک شاجان عەفو بکەیت خەڵکی خۆپیشاندەر لە منتیقەی دەسەڵاتی ئەو لاگیراوە تاکو ئێستا بەرنەدراوە لەبەرێکی ئەوان وەکو سینارۆ کردیان و بۆ خەڵکی داما و ڕەشوڕوت و ئەوانەی کە مشکلان هەیە داوای ئاگاهینەکانی خۆیان بکەن مافەکانی خۆیان بکەن ئێستا کەوتوتە دای ئەوانەوە لە ڕێ قوتابیان لەوانی ئەوانەوە باکرێت. بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت. نووری لە دهۆک فەرموو کاک نووری. فەرموو کاک نووری. السلام عليكم. عليكم السلام كاك نوري فرموا. أول أمي أخذني مشقة عندي أمين أم غلطة كين دست بمجج من هذا. أم لازم رحمتك ودزبان أو هزان خوي بيت أن ممروجنوان بيت أي حزبات لازم يعني كردستان دا بيت. أم خلت تو نشاط دشمن هذا این وقت أم بن دست دشمن هاتي نداره. با شخص همین ثانیتن هر کسی که یکتیر بی ملتی بید ملت و هر بشیریتن عبیقا براوین بربینه دبل بتی سر ما بروجنامه برای کی سر شرطه کی سر وزارت داخلیه سر پیشمایه کی آن سر حزبه کی آن سرتشته کی ام خصوصانی عبد بحركي دا عند بحركي دا كوبي حيتاي المام همي كردستاني داعي جدا مش عم رجل شان همي كردستاني همي مسؤولة حزابها وش همي بلا وش همي إذن قوي وش همي رجنا وكاب الرحمة بلا خدني كده دا خد على أول كده ما بكتم بعبد دعم بندر تجملي در كبين وقت هذا وجود كردستان هذا وجود أبو دولة أبو فدرالي قبل وجود دول وجود شعب ثاني قاتيش كان بالترور قاتيش كيش عبد الدول جاب حل بشيري. بله سپاس بو کاک نوری لە دهۆک. ئاڵێ خان لە سلێمانی فەرموو ئاڵێ خان. ئاڵێ لە سلێمانی. ئاڵێ خان لە سلێمانی. ئەلو ئەمێوەرە باش کاکتوان. زۆر سپاس ئاڵێ خان فەرموو. زۆر سپاس دەکەم. لەبارەی تەوەری ئەمڕۆتەوە بەڕاستی من هیچ باوەڕم بە پێکهێنانی دیژنە نییە چونکە ئەزانی تەنەها دیژنە گیراوە بۆ یاخود کوشتنی سەردەش عوسمان یاخود قایمقان سلێمانی زانە سێرەکەین ئەمانە هەموو ئەم دیژنانەی کە پێکهێنراوە هەمووی فاشیر بووە هیچ کارێکی وای نەکردووە کە بتوانێت ئەو ڕاستیانە دەربخات. بۆیە بەڕێی من یاخود خۆپیشاندانەکانی حەزبی سوڵبات کە ئەمانە هەمووی دیژنەی بۆ گیرا و دوای ئەوە بەڕێی من هیچی وایەکەم بە دیژنە نییە چونکە تەنها بۆ سەرکوتکردنی خەڵکە و دوای ئەوە شاردنەوەی ڕاستیەکانە بەڵام هیوادارم ئەم دیژنەی کە پێکهێنراوە وەکو لیژنەکانی پێشووتر نەبێت بێتە هۆی ڕاستکردنەوە و یاخود ئاشکراکردنی ئەو کارانەی کراوە ئێوارەیەکی شاد کات. زۆر سپاس بۆ ئاڵێ خان لە سلێمانی و بەڵێ بەڕێزان دووبارە دەچین لای کاک ئازاد حەمە ئەمین نەخیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. دووبارە سڵاو لێبێ کاک ئازاد دیارە ببوورە ئەو کاتە دەنگەکە بە باشی گومان لێ نەدەبوو. دەکرێت قسە لەسەر ئەو بکەین ئایا کەواتە بڵێن ئەم لیژنانە زیاتر بۆ بەدواداچوونی سەرجەم پێشێلکارەکانن؟
من دەمێ شتێک باس بکەم پێشەوەی باسی لیژنەکان بکەم. پێشتر ئێمە لە کات لە ڕووداوی کە پەیوەندی بە تروستی هەولێرەوە هەبوو ئێمە نووسراکمان کرد بە وەزارەتی ناوخۆ کە دەبێت لیژنێک پێک بهێنرێت بۆ تحقیقکردن. دیارە لە وەزارەتی ناوخۆ بە خۆی لە ناوەخۆی بەبێ وجودی ئێمەواتە ئێمە لەوێ ئامادە نەبووین ئەوان تحقیق خۆیان کردو نووسراوەکەیان نات بۆ ئێمە ئێمەش ئەو نووسراوەمان جارێک کە بڵاو کردەوە بۆ ئەوەی بە شەفافێت هەبێ کاک ئازاد ئەمە مەبەستت لە ڕووداوەکەی نەخۆشخانەی هەولێرە ئەمەی تحقیقیان تیا کردووە؟ ئەمە بۆی ئەگەر تانەیەکیان هەبێ یا ڕایەکیان هەبێ لەسەری پێم ماڵا بگەن هەر بۆ ئەم بەستە ئەمڕۆ لەگەڵ ئەو بادرانەی 12 ڕۆژنامەسکە قسەمان کرد و ئەوان داواشان لە دادگا تۆمار کردووە و ئێمە بڕیارماندا لەسەر نەفەقەی سەندیکا پارێزەر لەم کێشە ئامادە بێ و لە داهاتووشدا ئەو کەرستانەی ئەوانەی کە ڕەدی ڕوونکردنیشان بڵۆ کردێتەوە ئەمە وەکو ڕوونکردنەوەکەی کە بڵاو بێتەوە ئەوە پەیوەندی بە ئێمەنی و پەیوەندی بۆ وەزارەتی ناوخۆ هەیە و ئێمە لە داهاتوودا ڕای خۆمان لەسەر ئەم راپۆرتە و ئەو نەتیجەی لێکۆڵینەوەی وەزارەتی ناوخۆ و سەندیکا دەردەبڕین. بەڵێ کاک ئازاد مەبەستم لەو پرسیارە ئەو بوو ئەنوەر حوسێن کە سکرتێری لیژنەی داکۆکیکردنە لە مافی ڕۆژنامەنووسان ئەوەی باس کردووە کە لیژنەیەکی هەمیشەی پێکێنراوە کە بەدەدەچوون بۆ سەرجەم کێشەکان بکە یاخۆ سەرجەم پێشێلکارەکان. ئێمە لە سەردانی وەزارەتی ناوخۆمان کرد بۆ مەسەلەیەکە بە مەسەندی مەسەلەی گشتی یەک لەوانە پێکێنانی ژوورێکی عملیاتی سربەخۆی گشتیە کە لە بینی ڕۆژنامەنووسان و منتەسیبین ئەواندا بمەزرێ بۆی دەمەدەست لە حالەتی ڕوومالکردنی ڕووداوەکاندا لە کاتی وادە بۆی مزداقەتی هەبێ ڕۆژنامەنووسان خۆیان دەسڵاتیان هەبێ بەشدار بن ئەمە لیژنێک پێک بێ لە داهاتوودا ئەمە قسە دەکەن و لیژنێک کە داوامان کرد لیژنێک پێک بێ بۆ بەداداچون و کێسی مەولود ئەمە ئافەن کە بتوانین بزانین لە ماوەی ڕابردوودا بێ سەر شوێن بووە بۆی بتوانین وەڵامی ڕۆژنامەنووسان بدەینەوە مەسیری چییە وەلیژنێک کەشمان پێکێنا بەوەی لە داهاتوودا وەڵامی جددی واتە وەزارەتی ناوخۆ حکوومەتی وەڵامی جددی راپۆرتی 6 مانگانەی سەندیکا بداتەوە بۆ معلوماتتان ئێمە ڕۆژی سێشەمە لە هۆلی چوارچرا نۆیەمین راپۆرتی لیژنەی داکۆچی لە پرێس کۆنفرانسێکە لە بەردەم ڕۆژنامەنووسان و کونسولیاتدا ڕادەگەیەنی لە هەولێر بەهەرچێ زمانی عەرەبی و کوردی ئینگلیزی. خاڵی چوارم کە ئێمە باسمان کرد باستەوە بوو کە لە ماوەی ڕابردوودا هەمیشە هێزەکانی ئەمنی و ناوخۆ دەیانگوت لە حالەتی ڕوومالکردن ڕووداوەکاندا ئێمە نازانین چێ ڕۆژنامەنووسە بۆی ئێمە پێشتر پێشنیارێکمان هەبوو ئەو جارش قسمانە ئەوی دروستکردنی یاڵێکێکە یان زۆرێکە لە ئارمێک بە ستانداردێکی جیهانی نەک بە وڵاتانی دیکەکەی خۆزەی دژی لەبێ بەڵکو تۆزێ جوان بێک هیچ نەبێ ڕۆژنامەنووسان لەبەری بکەن بەڵێ ئەم بۆ ئەم مەسەلا ڕۆمان کردووە لە داهاتوودا کۆمەڵێک شەریکان عەرزەکەمان تەقدیم کردووە کە ئەمە بەسەر دەستگاکانی ڕاگەاندنە لە داهاتوودا. زۆر باشە کاک ئازاد پێشتر ئەو ڕەخنەیە دەگیرا لە سەندیکا کە بێدەنگە بەرامبەر بە پێشێلکارەکان لە ئێستادا ئێوە لیژنەتان پێکێناوە لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی ناوخۆیە ئەگەر هاتوو پێشێلکاریەک ڕوویدا بەرامبەر بە ڕۆژنامەنووسێک کاری ئێوە چی دەبێت وەکو لیژنەیەک کە لەگەڵ لایەنی پەیوەندیدارن کە وەزارەتی ناوخۆیە؟ ئێمە ئەو لیژنەیەمان دروست کردووە کە تەنها بۆ پێشنیار و قسەکردنە واتە ئەو بڕیاردانەی کە پەیوەندی بە حکوومەتەوە بتوانین ئەو بەهانوانە ببڕین کە هەمیشە ئەمنیەکانی پۆلیس و ئاسایشی زێڕبانی. زۆر باشە مەبەستم ئەوەیە چی دەکرێت بەرامبەر بە پێشێلکاریە کە ئەنجام بدرێت بەرامبەر بە ڕۆژنامەنووسێک لیژنەکەی ئێوە چی دەکات تەنها راپۆرتی خۆی بڵاو دەکاتەوە؟ ئێمە لە کاتی ڕوودانی هەر حادثێکە بە ڕۆژنامەنووسان پەنا دەبەنە کاری دیکە ئەم وەسائلانە غایەن وسیلان ئەوەیە تۆ غایەت پێ لە حالەت ڕوودانی وادا تۆ غایەتێک تێ ئەوێ دەبێ ئەم کەسانەی کە پێشێلکاریان کردووە تحقیقیان ئەگەر بکرێ بدرن بە دادگا. ئێمە ئەو لیژنەیە بە ئەوە دروستەکەین کە دەسڵاتی هەبێ عوزر نمێنێ و بتوانێت بە زووترین کات بۆ نمونە لە ڕۆژانی داهاتوو ئەم کێسە لە دادگایە ئێمە داوا دەکەن لە وەزارەتی ناوخۆ فلان و فلان و فلان تەسمیل کەن لە حالەتی وا ئەگەر پێشێلکاری کرا وەڵام نەدراوە ئێمە بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین بێگومان ئەمە بۆ زیاتر بۆ ئەوەیە کە بتوانێت بە شێش عملی پاکتیچی مەسەلاندا بێنن هەست. زۆر باشە کاک ئازاد دوو پرسیارمان هەیە بە کورتێگە بینە سەر ئامارەکانی سنتەری میترۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە پێشتر پێشێلکاریان بەرامبەر ئەنجام درراوە لە ڕووداوەکانی هەفتەی شوبادا پاش ئەو ڕووداوانە ئەوانە چیان بۆ دەکرێت و وەکو لیژنە ئێوە تەنها لێکۆڵینەوە دەکەن یاخود کاری پێویست ئەنجام دەکەن بەرامبەریان؟
ئێمە ئەو پێشێلکارانەی کە لە راپۆرتی 6 مانگانەی سەردیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە ڕۆژانی داهاتوو لە وتم لە پرێسکۆنفرانسکە ڕای دەگەێنین بێگومان لەوێ هەوڵ دەدەین نوێنەری هەموو لایەنەکان وەزارەتی ناوخۆ و هەموو لایەنەکانی پەیوەندیدار لەم پرێسکۆنفرانسەدا ئامادە بن و هەوڵ دەدەین میدیاکاران شتێ ئامادە بن بۆ ڕاستەخۆ باس بکەین کە دەبێت و ئەمە مەطلەبی گشتیمانە کە پێشتر لە ماوەی ڕابردوودا لەگە بەڕێز سەرۆکی حکوومەت دانیشتین کە دەبێت لە داهاتوودا جددیتر مامەلە لەگە ئەو راپۆرتەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستاندا بکرێت. بەڵێ کاگازە دوا پرسیارمان ڕەخنەکەی سنتەری میترۆ ئەوەیە کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە بەرامبەر ئەوەی گوایە لەسەر ئەنجامی لێکۆڵینەوەکە هیچ هەڵوێستێکی نەبووە بەرامبەر بەڕووداوەکان. ئەمە بوو پرسیارەکەم کە ئایا ئێوە تەنها راپۆرت دەنێرن یان ئێوە دەتوانن هەڵوێستان هەبێت بەکردداری ئەوەی لە سادەکە بیانەکەی پێگەشتووە کە ئێمە بڵاومان کردوێتەوە زانانی ئێمە بڵاومان کردوێتەوەکیتی گوای ئەوان بنێتە ڕاگەاندی وەزارەت ناوخۆ ئێمە بە شەفافی ئەومان بڵاو کردوێتەوە بەڵام لە هەڵوێست دیارە ئێمە هەم تاالقی هەولێریش و نشتێدا کۆچیش بیاننامەی بەمڕۆداوە بڵاو کردوێتەوە و ئێمە بەڕسمی داوامان لە وەزارەتی ناوخۆ کردووە و وەزارەتی ناوخۆ بە پیرەوە هاتنی نووسراوەکەی ئێمە لیژنەی دەرپچی لیژنە دروست کردووە و ئەگە ئەو لیژنە بە دڵمان نەبێ و کەم کوڕی تێدا بێ و نەبێتە زیمایی ڕەزامەندی ئەو ڕۆژنامەنووسانە ئێمە ئەو 12 ڕۆژنامەنووسانەی کە خاوەنی مەسەلەکەن نەک لە ئەو لا ئەم لە ئەوان سەرپش دەکەین کە دەبێت چکەین و کەرەسەکان ئامادەکەین بۆ ڕۆژانی داهاتوو. زۆر سپاس بۆ ئازاد حەمامی نەخیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ کاک محەممەد لە هەولێر فەرموو کاک محەممەد. کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد فەرموو. وڵای گەزات سەرێکمان لە بەڕێ سێش بەوەری بەرنامەکەتان نییە. فەرموو کاک محەممەد. پرسیارەکەی ئێمە ئەوەیە فەترێک لەوە بەر سەرۆکی حکوومەت گوتی ئەو خان و عەرزانەی هەولێر دەکەنێت تاپۆ. بەڵێ. هەتاکم ئیستەکانە هیچ خوێشی نییە و هیچ خوێنانشیشی دوور لە ڕاستی تەنێک چاخدەڵی لەو خەڵکابووی چاوەوانە منتیقەی هەولێر. بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە هەولێر سامان لە زاخۆ فەرموو کاک سامان. کاک سامان هەلو دەم باش دەم باش کاک سامان کەرەم کە سەبارەت بابەتەوە بە ڕاستیە قەتبینم پێشەکی دژی ڕۆژنامەوانە شنوە هەر کەسێکی ڕۆژنامەوانی خوا وەکی بێن پەیامنەری خوا یان دەستەفا ستافی کەناڵی خوا هەرێکی خۆت پارێزت پارتی خۆت پارێزت ئیکەتی خۆت پارێزت و گۆڕانی خۆت پارێزت ئەگەم ببینین ڕۆژنامەوانێکی کەڵامێکی پارتی بە بێتە قوتان شوە چەند کەسەکە بە همه بوارنینه که کانال KNN یا کانال سپیده ببینه تیشه به خلکی که افروزنه و ناتا قطان بالعکس جیم که يعني لقي كانال KNN بتقطانه هر وقت برای وظیفه کانال دیت صرف دفعاتی و وقتی به چیز نکن و بناگریم تاروش که نمی دستوشن یا شما استقبال ویژنی یا ویژنی بیت اما بیشین تکی خالتانی آدیا لجنه هر بشوری خواهد که باشتره بکن نم دیجن نباشتره لجنه شوری خواهد کت بس لجنه هر کسی که با یک سیاست خواهد تعامل یا روشنامه وانی خواهد کت بله سپاس بو کاک سامان سپاس بو کاک سامان لزاخو سرتیب لشمسمان فرمو کاک سرتیب ام کاتب باش کاک شونجان زۆر سپاس کاک سەرتی فەرموو دوانی تەوەری ئەم ڕۆمان لەسەر ڕۆژنامەنووسان پێشێلکاریەکانە بەرامبەر بەوان بەڵێ کاک سەرتی بەتایبەتی ئەم سێلیژنەی کە لەلایەن وەزارەتی ناوخۆ سەندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانەوە پێگەێنراوە من سەرەتا ڕێزم بۆ هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان هەیە ڕۆژنامەنووسان بە پایەیەکی گرنگ و بتەوی ئەزانم بەشێکە لە دەسەڵات لەبەر ئەوەی میدیای ئازاد و ڕۆژنامە ڕاستکردنەوەی هەڵەکانی ئیدارە و حکوومەتە لە هەموو دنیا و لەلای ئێمەش بەڵام بە پلەی یەک ڕۆژنامەنووسان خۆیان بەرپرسن لەو پێشێلکارانەی کە بەسەریان ئەدێت بۆ چونکە ئەمڕۆ ڕۆژنامە و ڕۆژنامەنووسان لە کوردستان بەسەر چەند لایەنێکا دابەش بوون هەر هەمویان لەژێر چەندێکا وەکو سەحافەی کوردی کۆ نەبوونەتەوە یەکگردوو نین بەڕاستی تەماشاکەی ڕووداوێکە بێ هەر لەلایەکۆ ڕۆژنامەنووسێک مرکزی ئینفاتی لەوەی لێوە دەرەچێ بەبێ ئۆبزانی ئەم ڕۆژنامەنووسە سەربەچی لایەنێکە سەربەچی جیهەتێکە یەکسەر دەسەکا بە تەختیە و ڕۆماڵکردنی ئەو ڕووداوە
برای بەڕێزم ئەمە معنای ئازادی و ڕۆژنامەنووسی بەم شێوەیە نییە با سەر بەدەسەڵاتیش نەبێت با هەر هەمویان لەژێر چەتێکە ڕۆژنامەنووسان یەک بگرنەوە یەکگردوو بن تەبابن ئەو کاتە هیچ کەسێک ناتوانێت بەرامبەریان پێشێرکارێکە بەڵام بەداخەوە ئەمان وەکو بەرەی کوردستانی دابەز بوون بەسەر چەند لایەنێکە لە ئاساسە ئەگەر ئێمە و دراسەی وەسعەکە بکەین ئەمانە ناکرێتە سەر ئەوەی ڕۆژنامەنووسی ئازاد ئەمانە کار بووە لایەنی سیاسی و هەرکە بۆ جیەتی خۆیەکە ئەوانە گەر ڕاستەکەن ڕۆژنامەنووسن بەشێکن لە دەسەڵاتێکی گرنگن لە خزمەت ئەوەی کشتی و کەس و کشتیمانە ئەگەر سەر بە دەسەڵاتیش دەبن با کۆ ببنەوە بە ناوی سەحافەی کوردی سەربەخۆ حوڕ ئەو کاتە هیچ کەسێک نەدەسەڵات هیچ لایەنێک ناتوانێت پێشێرکاری بەرهەمە بە میدیای ئەوان بە ئازادی ئەوان بە سەربەخۆی ئەوان بە کامێرەی ئەوان بە ڕۆژنامەی ئەوان بکات بەڵام ئەوان خۆیان وەکو بەرەی کوردستانی دابەش بوون بەسەر لایەنەکانە گلەی لە دەسەڵاتەکەن ئەبێ خۆیان تەحمولی مەسئولیاتی خۆیان بکەن هەر کاتێ ئەوان توانێتیان بەڵێ کاکسەرتیب لە چەمچەماڵ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ کاکسەرتیب لە چەمچەماڵ بەڵێ ڕێباز لە دهۆک فەرموو کاک ڕێباز زۆر سپاس کاک ڕێباز فەرموو الو بەڵێ کاک ڕێباز گوێمان لێتە فەرموو دەستێکم دەوێت ئەس بشێوەیەکی گشتی بەحەزکەم نە بەحسی تایبەت بێ قەڵبیە بکەم کو ئەڤا دیهیچێ بۆی کاپێر بۆ کەنگی کوردی ڕۆژنامەنویس ئەس خۆزی ڕۆژنامەنویسم دەستێکێک ئەم سەحکەینێ بارابتر کادرێت وەزارەتە نافخۆیی یا پێشمەرگەی هەرمی مرۆڤێت ئومینە مرۆڤێت نەخواندینە حتا بێت بلێت بەرسای دەبێت نەقیبە نزڵی ناوی خوکن ئەوە دێ چما دێ بشێوەیەکی باش دي آن اسلوبك جان تعامل الجد روزنامه‌نویسی کرد اصلا چش حق و حقوق نزانی چش واجبات تكون نزانی چش ما في خلقی نزانی ابد تشتكي مهمه حقوره يعني ابد خاصه بلد بلندد ابد وزارة نفوي يعني چنه دبراتا خريجة قانوني بن شبكه باش دابجنا جندية خود تعاملك باش الجل روزنامه‌نویس و حتی خلقه که گشتیجی بیان بس دائما الدولات ابشتي جربجن العراق كان اسلوبه كأمني تعامل الجال همي قضيات كان ابشتي كشمان قضيه وتعامل الجال مثلا روزنامه‌نویس كان وهكذا تستخدمي روزنامه‌نویس او شبكه تنت الجال كيف كارتين الجال يتأبت اوبوزيسيوني معارضه يعني بەڵێ کاک ڕێباز زۆر سپاس بۆ کاک ڕێباز لە دهۆک سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک ڕەوا مەلیک دەڵێت بەڕای من هەر کاتێک لیژنە دروست دەبێت لە سایی ئەم دوو کۆمپانیایە وەکو خۆی دەڵێت بۆ چارەسەرکردنی کەیسەکان دەبێت دەستی لێ بشێوێنن هەروەها نەوزاد بەکرد دەڵێت لەم کوردستانە هەر شتێک لیژنەی تێکەوت دەڵێت فشەیە هەروەها باش و ڕزگار دەڵێت تەنها دەستخۆشی کردو سپاسی دەکەین هێ من عزیز دەڵێت دەستان خۆش بێ بەڵام لیژنەی هاوبەش لەگەڵ ڕۆژنامەنووس بۆ چییە تەنها بۆ ئەوەیە کە ڕۆژنامەنووسان داپلوسن و کەسیش نەتوانێت بڵێت بۆ سەردار لە بەردەڕەش فەرموو کاک سەردار زۆر سپاس کاک سەردار فەرموو دەستخۆشی بەرنامەجانەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاکە ڕخنێکمێ لە بەرنامەکەتان بکارێن قبول بکەم فەرموو کاک سەردار کاکشوان بەڕاستی لەسەر هەموو تەوری بەرنامەتان قسە کردووە بەڕاستی بەرنامەتان بەجێ خۆشیدایە بینێری بەرنامەتان زۆرە بەڕاستی بەسمە ڕخنەکەمەوە لە بەرنامەکەتان چەندەمین جارە احتمالیت بخۆم ئەوە سێمین جارە پەیوەندیدا پێوە بکەم حەز دەکەم بەرنامەیەکمان بۆ دانن حەز دەکەم تەوەرێکمان بۆ بکەنەوە لەسەر جێی شەڕاب ئەو فەوجەکان لە ناو عێراقدا ئەو لیوایەکە لە ناو عێراقدا بەڕاستی حەز دەکەین بۆمان تەوەری بکەنەوە دا ئێمەش دل و گانزەی خۆم بگەین لە حکوومەتی هەرێمی کوردستان حەز دەکەم کاک سەردار پێشتر پەیوەندیت کردووە مەبەستت ئەو کەسانن کە ئەو کەسانی کە کوردن و لە ناو سوپای عێراقدان مەبەستت ئەوانە مەبەستم ئەوەیە من بخۆی هیوای هەشتم کاکشوان بەڵێ ئێمە لەبەر ئەوەی پێشهاتێک نەبووە بۆ ئەو پرسەوە ئەبێ ڕەچاوی ئەو بکەین کە کێ قسەی لەسەر دەکات بۆ نمونە جەناب لەوە چە پەیوەندیدار بی بۆ و بابەتە بەڵام هەندێک کەس هاوڵاتی ئاسایی نەتوانێت قسە لەسەر هەندێک لە وردەکاریەکانی سوپای عێراق بکە کە لەوە چەند نەزانێت زانیاری لا نەبێ بۆیە نەمانتوانیوە ئەو تەوەرە دیاری بکەین کاک سەردار بەڵام دەتوانانی قسەی خۆت کەی فەرموو ئێمە بخۆم سەربەریوای هەشتم لە منتەقەی حەبانیە بەڵێ بەڕاستی ئێمە کۆمەیەک ئایشەمانەیە چەندەمین جارە ئیهانەتی نەکردن لەو ڕێگەیەدا ڕێگەمان نە سەعاتی کە نەدوان ڕێگەمان حەوت سەعاتە هەست سەعاتە دەگەینە منتەقەی حەبانیە بەڵێ حەبانیە سەر بە پارێزگای ڕۆمادیە بەڵێ بەڵێ ئەسڵان بەتڵ عەسکەریمان نییە پێ بڕۆن هەرکەس بە ساری شەخسی خۆی ئەڕۆ چەندەمین جار شەو یانەیان یانەیەمان کردەوە
بۆ معلوماتەوە ماوەی کە ماوەی 2 مانگە پێش لە فەرمان لەو ڕێگەیە یعنی بەدەستی شۆفتا لێرانیان خواردووە بە تیلوس هاتنە خواردنەوە باشە مخابنە لیوایکی هەش لە چەندەمین ساڵە لە زایتە و تەدیبی نظام دریایتە پێی بڕۆتە مەنتەقەی حەبانی بەدەستی شۆفەی یانە دەتەکردن یعنی بەڕاستیەوە دەبێتەوە کاک سەردار دیارە سەر بە پارێزگای ئەنبارە یاخود ڕوومادی کاک سەردار کاری ئەوە چییە لەوێ وە کێشەکانتان چییە بە کورتی کاری ئێمە ئەوەیە ئێمە کاری ئێمە لە کاپشوان کاری ئێمە لەوێ ئێمەش وەکو سوپایکی ئەوە خاکی عێراق دەپارێزین مشکلەکەی ئێمە ئەوەیە مشکلەکەی ئێمە ئیانەتی نەکردن یانە نایتێ نەکردن تێن هەرێمی کوردستان دەڵێنەکەیمان گوت جێی شەڕاقن لەژی کاکێمە ئەنگۆ پێشمەرگەرە کاکەمە شانازیەکە پێ ناو پێشمەرگات لە سەرمانە شانازی لە پێشمەرگۆ دەکەن بەس بەڕاستی یانە زۆر تێ نەکردن لەولا بەتایبەت لە ڕێگەی لە فەیتەڕەکانی یانەت هاتا دەڕۆی منتەقەی فەلوجە 56 فەیتەرەیە هەر فەیتەرەیەک یانێک لێ دەکردن بەڕاستی هەمومان دەێنم بە شەخسی خۆم من پاشەکەسێ دەکەم لەم لیوایەدا بەڵێ سپاس بۆ کاک سەردار لە بەردەڕە سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی سان لە سلێمانی فەرموو باوکی سان باوکی سان لە سلێمانی زۆر سپاس باوکی سان کاکشوانجیان بنسبەت ئەو لیژنانی کە پێگەهێنرێ لە کوردستان هەموو پێشینەیەکی خراپمان هەیە لەگەڵ لیژنەیە باوەڕ ناکەم یعنی هیچ لیژنەیەک کە دروست بوو بێت لە بەرژەوەندی ئەو چینەیە تەواو بوو بێت خۆت ئەزانیت ئەو کاتێک کە شەهید سەردەشتیان شەهید کرد لیژنەیان بۆ گرت بزانێ لیژنەکە چۆن شکایەوە شەهید سەردەشتیان بە تیرۆریست لە قەڵەمما کەواتە باوکی سان کاری لیژنەکانی پێشوو وای کردووە کە زۆر لە بەشدار بووان زیاتر لە 6 کەس لە ئێستا لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک باس لەوە دەکەن کە پێکهێنانی لیژنە بێسوودە پێت وایە کاری لیژنەکانی پێشوو وای کردووە کە ئەم هیوایە نەبێت بەڵێ چکە لە کوردستانە ئەم دوو بنەماڵەیە وایان کردووە کە کەرامەتی ئینسان ئەشکێنن هەر بزانن لە سلێمانی لای خۆمان چیان لە ئاسۆ سەردی نەکرد چیان لە ڕێبین هەردی نەکرد چەنەها ڕۆژنامەنووسی کە یعنی ڕۆژنامەنووس خۆی لە دەسەڵاتی چوارەمە لە هەموو وڵاتێکە بەڵام بەداخەوە لێرە ڕۆژنامەنووس ئەفرێنرێ ئەبرێت لە شارێکی کە ئەکوژرێت بە تیرۆریست لە قەڵەم ئەدرێت ڕۆژنامەنووس لە هەولێرەوەیە بۆ سلەیمانی ئەی چی لێ هاتۆ ڕۆژنامەنووسە ڕۆژنامەنووسەکان خۆشیان یعنی نازانم داکۆچی لە قەزەکەی خۆیان ناکەن تیایانایە گیرشی زۆر تند وەرەگرێت کە چی چن لەبەر مەدەنی مەکتەب سیاسەکان کۆبن و ئەیان بنە ژوورەوە بە دوو قسە و بە دوو هین ئەیان کەنەوە دەرەوە یعنی وی موقفێکی بەقووەت وەربگرن دژی ئەم نظامەت نازانم یعنی خۆیان بۆ لێ ئەکەن لیژنەکان هیچ سوودێکی نەماوە لەبەرەوە هەمووی وای دەهاتوو قسەکردنیش پێویست نەماوە بەڵێ سپاس بۆ باوکی سان لە سلێمانی لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک هەڵۆ ڕەباتی دەڵێت لیژنە و تاوانبار هەر خۆیانن بۆیە لیژنە ڕۆتیناتە و خەڵک مەشغوڵکردن هەروەها ڕێگا حەمزە دەڵێت حەز دەکەم بزانی ئەو لیژنانە هیچیان بە هیچ نەکردووە هەر لە لیژنەکانی سۆرانی مامە حەمە و دکتۆر عەبدولستار تاهیر شەریف و سەردەش عوسمان و دەیانی تر کوڕە خۆشناو دەڵێت کە باسی لیژنە دێتە گۆڕێ باوەڕم پێی نییە شەهاب محەممەد دەڵێت بەڕای من لیژنەکان هیچیان بۆ ناکرێت تەنها خۆیان و خەڵک مەشغوڵ دەکەن میڤان زێباری دەڵێت لیژنە هیچ ناکات بەس کات کوشتنە وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە لە بەرەزان لەگەڵتان بەردەوامی نەگەر بە کورتی بینە سەر سەرنجەکانی تۆری کۆمەڵایەتی فێسبوک کارۆگەردی دەڵێت ئەگەر لیژنە کێشەکانی کوردستان چارە بکردایە ئێستا کوردستان شامی شەریف دەبوو ئەوەندە لیژنەمان هەیە ڕۆز ڕەشی دەڵێت لیژنە پێکێنان لە وڵاتی ئێمەدا بە پێچوانی وڵاتانی ترەوەیە چونکە لە وڵاتان بۆ چارەسەرکردن و لێکۆڵینەوەی لە کێشەکان بەڵام لە وڵاتی ئێمەدا تەنها بۆ بێدەنگکردنی دەنگە جیاوازەکانە کۆسرەت فەیسەڵ دەڵێت تەنها دەستخۆشی کرد و سپاسی دەکەین فەرهاد ئەحمەد دەڵێت بەرنامەیەک تایبەت بکەم بە وەزعی بۆرما هەروەها ڕۆژە ئەحمەد دەڵێت بەڕاستی لیژنەیان پێکێناوە بۆ داخستنی دەمی ڕۆژنامەنووسەکان و دەنگە جیاوازەکان هەڵمەت عوسمان تێبینەکەی بەو شێوەیە کە دەڵێت لیژنەی چی براگیان من ڕۆحم چووە لە لیژنە چونکە لیژنە تەنها بۆ شاردنەوەی ڕاستیەکانە لەم وڵاتە کەی لیژنە پێکێنرا دەبێت دەست لە ڕاستیەکان بشۆی ئەحمەد لە ڕانیە فەرموو کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد لە ڕانیە کاکەیوانتان باش زۆر سپاس کاک ئەحمەد زۆر سپاس بۆ دەرابت و کەناڵە بەڕێزەکەتان زۆر سپاس دەکەین سپاس دەکەم بەس ئەگەر مەجالێکی 3-4 دقەیەم بدەیت زۆر بە کورتی لەو 4 دقە زۆر بێ 3 دقە دەتوانی فەرموو بەڵێ ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بەڕاستی چۆن وەختی خۆی کە دەمانگوت ئاسایی زۆرە ئێستا ڕۆژنامەنووسمان ئەوەندە زۆرە لە کوردستان بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە کاک ئەحمەد
گومان لێتە کاک ئەحمەد گومان لێتە بەڵێجان جلەیە بەڵام بە کورتی لێ دەبڕمەوە بەڵێ پیاوانی بەژیری و هونەران دەخۆشن تامەزۆ و بە ماست و دۆشن و نێردۆشن وا باشە ئەگەر دەکرێ نەزان و جێل بن کەس جێزەر و توریش بە ڕۆژنامە نووسان ئێستا نافرۆشن ئەجا ڕۆژنامە نووسانی ئێمە بەڕاستی لەو مستەوای دانینە کە خزمەتکاری کوردستان بن تەنها ئەوەیە لە تێکدانی وەسعی کوردستان ئازانە و لەگەڵ ئەو پڕێڕێز و خۆشەویستم بۆ کەناڵە بەڕێزەکەتان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئاوات لە سلێمانی ئاوات لە سلێمانی ئەم کاتە باش زۆر سپاس کاک ئاوات فەرموو زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆش هەندێ قسە هەیە بیکەم لەسەری فەرموو ڕۆژنامە نووس لە هەموو جیهاندا وایە کە ڕۆژنامە نووسە بێ ڕووی باش و خراپی هەم خەڵکەکە و هەم دەسەڵاتی پیشاندا بەڵام بەداخۆ لە وڵاتی ئێمەدا ڕۆژنامە نووس تەنیا شتە خراپەکانی دەسەڵات زانێ پیشان بە هیچ شتێکی دێت بەڕاستی ئەس من ئەتوانم ئێستا لێرەوە بڵێم ئەگە پەیوەندەکەم لێرە نەبڕێ بەڵام ئەتوانم بڵێم کە هێزەکانی هەولێر زێڕەوانی بێ ئاسایشە پۆلیسە هەر کەسێکە دەستیان خۆش پێکە کە پەرامای ڕۆژنامە نووسیانەوە چونکە ڕۆژنامە نووسی ئێمە لە وڵاتی ئێمە بەڕاستی ڕۆژنامە نووس ئەوەی کە ئێستا ئەبین لە ڕۆژنامەکان و گۆڤارەکانە تەنیا خەریکی درۆکردنن دوایەوەش حەزەکەم بەڵام کاک ئاران ئەخە چارەسەر ئەوەیە ئەگەر درۆ بێ یان درۆ نەبێت چارەسەر ئەوەی هێرشیان بکرێتە سەر بەڕاستی ئەتوانم بڵێم چارەسەرەکەیان چییە؟ ئەوان ئەگەر خەریکی درۆکردن من بەڕاستی ئێتان بڵێم ناکات هیچ چارەسەرێک نانە مەبەستم ئەوەیە بۆ یەکلایکردنەوەی ئەوەی کە تۆ ئەڵێ درۆزنن وە درۆ دەکەن وەک خۆت ئەڵێ ئەگە درۆ بێ یان درۆ نەبێ چارەسەر ئەوەیە بۆ ئەمە کە ئێمە هێرشکەینە سەریان بەڕاستی پێ بڵێم جا درۆکردن جارێ دوو جار سێ جار بەڕاستیەکە تۆش بی تەحملی نامێنێت جا ئەگە بگات هێزێکی پۆلیس و ئاسایشێک زۆر باشە بەڵام کاک ئاران لە دوا ڕووداوی هەولێر کە باسی دەکەی ئەوەی هێزی زێرەوانی وەک جەنابەت باسی دەکەی هێرشکرا سەر کەناڵەکانی یاخۆ تیمی کەناڵەکانی گەلی کوردستان NRT KNN کورسات سپێدە پەیام ئەمانە بەگشتی هێرشیان کرایە سەر پێت وایە تەنها هێرش دەکرێتە سەر ئەو ڕۆژنامەنووسانەی کە هەندێک دەڵێن لایەنگیری کەناڵەکانیان وا دەکات کە هێرشیان بکرێتە سەر بەڵام ئەوەی بینیمان لەو ڕووداوە هێرش کرایە سەرجەم ڕۆژنامەنووسەکان واتە تا ئێستا تێگەیشتنێک هەیە بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان مەبەستم لەلایەنی پەیوەندیدارەوەیە خۆت لایەن ئەمنیەکان زۆر بە کورتی بەڕاستی ئەتوانم بڵم دەسەڵاتی ئێمە دەسەڵاتی حکوومەتی کوردی تا ئێستا ڕێگەیەکی زۆر باشی بە ڕۆژنامەنووسان داوە بەڵام ئێستانم بڵێم دەسەڵاتی کوردی توانای درۆکردنی ڕۆژنامەنووسانی لەماوە ڕەنگە کەناڵەکانی حکوومەتیش کە ئێستا گەری کوردستان سەر بە حکوومەتە ئەویش بەرکەوتووە بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیتر ڕۆژنامەنووسان بەسە کە ئەمە کارێکی وانە تۆ لە کەناڵەکان تۆ بیکێ بە کارێکی گەورە و فەوزایکی گەورە بنیتەوە خەڵک ئەسێنی ئەمە وەکو ئەو بەڕاستی یەک وەڵامی کوردیش بۆ باوکیسان کە ئێستا قسەی کرد و وتی ئەم دوو حکوومەتە کە ئێستا کەرامەتی خەڵکیان شکاندووە ئەوەی کە بە بنەماڵەی بارزانانی بڵێ کەرامەتی خەڵکە شوێنە ئەو کەسە خۆی بێ کەرامەتە کە بنەماڵەی بارزانانی بنەماڵەیەکی سەربەر کاک ئارانتکە با بۆ زمانە قسە نەکەین لەبەر ئەوەی پێویستە بە زمانێکی جوان بەوەی دەتوانی وەڵام دێتەوە بەڵام بەو زمانە نەبێت کاک ئاران تکایە لەبەرەوەی ئاخر زانانی چی باشە هەندێک وشە هەیە جوانیە بۆ کە بنەماڵەی بارزانانی بەڵێ بارزانانی کاک نەجیبان بارزانانی کە هەمیان کەسێکن بەڕاستی لەوەتی هەبوون خزمەتیان بە کورد و کوردستان کردەوە لەوەتی هەبوون چاکەی کوردیان ویستوە هەمیشە لە سەما فڕاوەکانی گورد بەسەر هاتوون لەگەڵ چەندین وڵاتە بەڵام نابێ ئەوان بە شێوەیەکی باوکیسان لەگەڵ ڕێز مابووی بەڵام نابێ بە شێوەیەک هەڵسێ بڵێ وەڵا ئەم دوو حیزبان خەڵکی کوردستانیان وەرە کردو بێکەرامەت بن چونکە بنەماڵەی بارزانانی هەموو کەسێکەکانی کە بە شرفترین و بە کەرامەتترین بنەماڵ لە کوردستانە بنەماڵەی بارزانیە مەڕ زۆر سپاسی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد لە قەزای خەبات فەرموو کاک محەممەد باش کاک شوان زۆر سپاس کاک محەممەد فەرموو کاک شوان دەبارەت بە پێکێنانی لەژنە هەمومان دەزانین پێکێنانی لەژنە تەنها ئەوەیە سەرکوتکردنە و تەواو یعنی بەس بۆ ئەوەیە خەڵک بێدەنگ ببیت پێکێنانی لەژنە بۆ هەر شتێک بیت جا بۆ هەر ئاریشەیەک بیت لە هەرێمی کوردستاندا ئەوەیە خاڵێکی تریشم هەیە دوورە لە بابەتەکەتان بەڕاستی حەزەکەم گرنگی پێ بدەن کاک محەممەد لە کاک شوان ببوورە بە کورتی کاک محەممەد بەڵێ ئەو کۆمپانیای ئەیوەندەکان بۆ نمونە کۆڕاک یان ئاسیاسێل
ئەوانە تا چه ینی حدێک مافیان هەیە سیمکارت بەبێنەوە بڵاو بکەنەوە کاک شوان بەڵێ حەزەکەن بەرنامەیەکی تایبەت ئەم خاڵەدا بنێن بەڕاستی ینی هەر تو بڕ و تەماشاکە ئێستا لە هەولێر لە هەر شوێنێک بیت هەر کەسێک و هەر ینی کەس نازانیت ئەمە کێ ئەمە کێ بەویستی خۆی سیمکارت دەفرۆشیت بەبێنەوە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە خەبات هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. کاک هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. بەڵێ بەڕێزم کاتتان باشە بسەراویتان لەگەڵ لە سلێمانیەوە. زۆر سپاس کاک هێمن فەرموو. بەڵێ بەڕێز بەڕاستی من حەز دەکەم لەسەر یەک شتێک قسە بکەم. بەڕاستی دوو ڕۆژنامە ئەوی ڕۆژنامەی هاوڵاتی و ڕۆژنامەی ئاوێنە بە حکمیەوەی ئەم دوو ڕۆژنامەیە بە تایبەتی ڕۆژنامەی ئینها وڵاتی لە ساڵی 2010 یعنی ئەوەی کە من متابعەم کردبێت لەو کاتەوە بڕاتانە بێتەوەکو ئێستا ئەم ڕۆژنامەیە هەموو ئەو سەرروتارانی کە بڵاو ئەکرێنەوە بەڵام ئەوان ببوورە من حەزم کرد شتێک لە بیرش و پێتان بڵێم ئەم ڕۆژنامە گوایان ئەڵێن ئەمان ئێمە سەر بەخۆین باشە ئەوانە چەند چاوپێکەوتنێک بۆن منە لەگەڵ بەرپرسێکەکەن سیرەکەی تۆگە ناوەڕۆکەی بخوێنیەوە بۆ نمونە پرسیارێک ئاراسی بەرپرسەکەکەن کە پرسیاری ئەەکەن طبعا پرسیاری زۆر سەیرەکەن بەس بۆ ئەوەی بەرپرسەکە بکرێتە ساڵێکەوە بۆ نمونە لە کاتی چاوپێکەوتنەکە کاتی کە تەختەی هەواڵەکەکە ئیتر چۆن ئەڵێ ڕستەیەک دەردێنێت ناو چاوپێکەوتنەکەیە زۆر باشە کاک هێمن ئەگە بێنە سەر تەوەرەکە سەبارەت بەم لیژنانەی کە پێکهێنراون لەلایەن وەزارەتی ناوخۆ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. بەڵێ کاک هێمن. بەڵێ ئەمە کاکە شتێکی پێویستە قەیچێکە لیژنە پێگەێنرێ خۆ کاکە ئەی تۆ لیژنە پێگەێنانی ئەی چیەکەی یعنی کاکە تۆ کاکە سیرەکەی وەزارەتی ناوخۆ کاکە تۆنەڵی کاکە ئەمە ئەلتزامێکی ئەخلاقیان هەیە بۆ پاراستنیشان ئێ باشە ڕۆژنامەنووسێک کە ئاسێ کاکە ئەو خۆی والێکا بۆی لێیگرێ یعنی کە چۆنەڵێ هەڵسوکەوتێکەکە بۆی پۆلیسەکە لێ بدا بۆ نمونە یان بۆ نمونە لێیەکی لە بەیان من هەرەوە نەمە بوو زۆر سپاسانەکە. زۆر سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی بەڵێ ئارام لە هەولێر فەرموو کاک ئارام. کاک ئارام لە هەولێر. کاک ئارام لە هەولێر. بەڵێ فەرموو. بەڵێ مستەفا لە هەولێر. مستەفا لە هەولێر. بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە زریان ئاکرێ دەڵێت دەبێت لیژنە دان بەڕاستیەکان دابنێت هەروەها عەدنان هەڵۆ دەڵێت حەز دەکەم لەسەر بۆرما دەوێت کەتەوەرێک دیاری بکەین ڕەوەند شەفیق دەڵێت لیژنەوە تا شاردنەوەی ڕاستیەکان لە سایی دەسەڵاتێکی نادادپەروەر ئەمە تێبینی ڕەوەند شەفیق بوو بەڵە مستەفا لە دهۆک کاک مستەفا لە دهۆک. الو مرحبا. مرحبا كاك مصطفى فرمو. كاك شوان بس مجالي بدا من دا قصة أنا أكا قبول كي. فرمو كاك مصطفى فرمو. كاك شوان أو روجنما نوسا أبي يعني تشتكي خلت تصور دكان تشتي باش تصورنا كان كاك جان. بله. يعني تجي حكمتي شو دكان وهندك جي بوشي لا هولي لا برلمان لا سر زاغروز جدا قزباونا روجنما باني بارتيا. بەڵێ کاک مستەفا. کاک شوان بەس دەقەکێ کاک شوان ئەوێ ئەس حەز دەکەم ئەوان تەلەفۆنە نەوەرگن ئەوێ بەحسێ بنەماڵای بارزان دەکەن ئەو شایستی هەر تشتێکن ئەنجومەنی ئاسایش بیت ئەوان خەباتی کردیا کاک نێچیروان هەژی ئەو پۆستەیەک سەرۆکی هەرێم بە ئینتیخاب هاتیە سەر بووە سەرۆکی هەرێم ناما بە وەستا بووە سەرۆکی هەرێم. بله. عندك بيجن بناماڵای نزا دکتاتور ئەوانێت بێژن دکتاتور ئەوان دکتاتورن. بەڵە سپاس بۆ کاک مستەفا لە دهۆک حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس کاک حەمید فەرموو. سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان بەڕاستی زۆر گرنگە دیارە بۆ ئازادی ڕۆژنامەنووسان ئەوانە ماتی خۆیانە کە زانیاری لە هەموو شوێنێکەوە بەدەست بێرن. بەڵام شتێک هەیە دەبێت جوانتر بڵین لەوەی کە جۆمان لێ دەبێت لە میدیاکانەوە باشتر بنووسین لەوەی کە دەیخوێنینەوە. بەڕاستی تاوەکو ئێستا میلەتەکەی ئێمە بۆی ڕوون نەبووتەوە ئایا خۆ پیشاندان دەکا مانگرتن دەکا یا شۆڕش دەکا یعنی دۆ ڕووداوەکانی حەفتەی شوبات کە دەڵێن تا ئێستا من
سەرنجم ڕادەچێشێ تا ئێستا هەڵوەستاون لیژنەیە پێدێن پێک دێن یا لەلایەن میدیاکانەوە بزانن شوێنی خۆپیشاندار چۆنە خۆپیشاندانی یاسایی بۆ سالمەوە چەند ڕۆژە پێشتر ئاگاداری بۆ دەکرێت تاوەکو بەردەرکی سەرا دوایە کۆمەڵێک بزانن کە داواکاریەکان چییە بیدەن بەدەسەڵات جواب نەداتەوە ڕۆژنامەنووسان میدیاکاران دەبێت بە بەلایەنی نەگرایەن گیری ئۆپۆزیسیۆن یا دەسەڵات زانیاریەکان بگوازەوە خۆی نەخەڵکەن خۆ دەزانی بەلاماردانی کەناڵی نارتی بەلاماردانی لقی چواری پارتی تەماشا بەلاماردانی خۆپشەستەر بەلاماردانی میدیاکار بەلاماردانی پۆلیس و ئاسایش ئەوە دەبێت بگوترێ بەلاماردانی زەمەدانەی سوورد بە سوتانی بنکە و بارەگای گۆرانە ئەو پێشکاریە دەبێت وەکو یەک وەکو خۆی یعنی بەداخەوە بواە هەوڵماندا بە ئێستا داواکارم لەو کەناڵی بەڕێستانەوە بۆ بڵاوکردنەوەی زیاتر وشیاری دیموکراسی پابندبوون بە یاسا بە مافەکانی مرۆڤەوە بۆ ڕۆژنامەنووس بۆ پۆلیسی و ئاسایش ئەوە زۆر بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ کاک حەمید لە هەولێر دوا پەیوەندیمان کاک عوسمان لە مووسڵ فەرموو کاک عوسمان کاک عوسمان لە مووسڵ هەلوام کاتە باش کاک شوان زۆر سپاس کاک عوسمان فەرموو باشی ئەحواڵم زۆر سپاس دەکەین فەرموو کاک عوسمان کاکە گیان بەنسبەت تەوەرەکەتانەوە بەڵێ کاکە ئەو ڕۆژنامە نووسانە بەدەن لە خەڵکی تر هەر تاوانبار بوون جا حەزەکەم بەرنامەکەتان وا لێ نەکەن بەستەنیا هێزی ئەمنی تاوانبارکەن لە هەولێرە کاک عوسمان ئێمە کەسمان تاوانبار نەکردو تەنها ئێوە لەسەر تەوەرەکە قسە دەکەن نەک ئێمە ڕاستەکەی بە قوربانجات تەوەرەکە ئێوە هەڵوژاندوتانە شتەکەیش بەو شێوەیە نییە یعنی یەکجاری وا بکەن لە مەسەلەی هێزی ئەمنی لە هەولێرە هێزی ئەمنی ئەوە واجبێکی سەرشانی خۆیان بۆ ڕێیان پەڕانەوە دیارە ئەوانیش غەڵەتیان کردۆ بەرامبەر هێزە ئەمنیەکان هێزی ئەمنی بۆچیە بۆ پاراستنی ئەو نەخۆشخانە بۆ کەلوێ دانراوە باشە کاک عوسمان ئێمە باس لە لیژنەکان دەکەین کە لە ئێستادا پێکێنراون باس لە داهاتووی لیژنەکان دەکەین داهاتووی کاری لیژنەکان هیچمان نەوەڕژاندووە بەو شێوەیە زۆر بە کورتی کاک عوسمان ڕاستەکەی لیژنە کە پێگەێنراوە دیارە لە دێر زەمان و هەتاوەکو ئێستا پارتی هەر لیژنەیەکی پێگەێنابێ ڕاستیەکەی سەلماندووە دیارە تاوانبار ڕۆژنامە نووسەکان بوونی کرد ئەوە شتێک بەو شێوە نییە کە تۆ بڵێ وەڵای هێزی ئەمنی تاوانبارە لە ڕۆژنامە نووسانە دراوە بەڵێ سپاس بۆ کاک عوسمان لە مووسڵ کە دوا پەیوەندیمان بۆ ئێمە کەسمان تاوانبار نەکردو تەنها تەوەر هەڵدەبژێرین ئێوە قسەی لەسەر دەکەن بەڕێزان کاک عوسمان نازانم ئەگەر مەبەستی ئێمە بێت کە دەڵێت ئێوە لایەنی ئەمنی تاوانبار دەکەن بەڵێ دوا تێبینی سەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک بێساران هەورامی دەڵێت لیژنەکان لەم وڵاتەدا بۆ لە گۆڕنانی کێشەکانە نەک بۆ دۆزینەوەی تاوانباران من کاتێک گوێم لە وشەی لیژنە دەبێت دەڵێت پێوە دەبم بەڕێزان سمێنێ لە تەوەریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک لەگەڵتان دەبین هەر لە خۆشیدا بن.